سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتینەوە. ئەخوازم کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن بە هاوکاری هاوکارانم لە پەیام هاوکارم شەیدا کۆمەڵێک بڕگە و بابەتان پێشەژەکەین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە بەشی یەکەمی بەرنامەکەشمان قسە لە باس لەسەر چۆنیەتی مامەڵە و پارێزگاریکردن و وەروە خزمەتکردنی دار و گوڵی نێوماڵ دەکەین بە تایبەت لەم وەرزە گەرمایەدا ئەو گرفتانە چین بۆ ئەو سەوزایە لە ناو ماڵا دروست دەبێت چۆن توانین پارێزگاریان لێ بکەین لە وشکبوون و هەروەها لاوازبوون و گەڵا خەزانکردن بیان پارێزین. لە بەشی دووەمی بەرنامەکەشمانە هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە لەسەر بابەتی گرنگی پرۆژەی بەهای فەرموودە میوانی دەبێ و قسە و باسی زیاتر لەو بارەیەوە دەکات. بەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەورە سەرەکیشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەر. بەڵە بەرزان بەر لەوەی بچنە سەر تەوەریەکەمان و گفتوگوی لە بارۆ بکەین. هاوکارانمان ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە چالاکیەکی مەڵبەندی شارەزوو فەرموون با پێکەوە بینەربین. ئێمە وەکو دەستگای نوری حکمە لە قیسەی سادق لەگەڵ ئەنجومەنی خوشکانی ئیسلامی و ڕێکخراوی قوتابیان ئەم ڕێزلێنانەمان ڕێک خستووە کەوا بۆ 44 دایکی بەڕێزە ڕێزلێنانەکە. دایکمان زۆرە لەم بوارە ئەگەر بڵێن دایکمان زۆرەکەوە ئێمە ڕێزلێنانیان بۆ بکەین، بەڵام لەم کۆناغا ئێمە چەند دایک کۆمەڵێ دایکمان ئامادە کردووە. ئینشاءڵڵا لە داهاتووە ئەگەر مەجال هەبێ و خۆی گەورە یارمەتیمان بە دایکانێکی کەش هەیە کە ئێمە ڕێزیان لێ بنین کە دایکانی زۆر تێکۆشەرمان هەیە لە هەموو قۆناغەکانەکەوە یارمەتی دەربوون بۆ کەس و کار و برا و کەسی خۆیان کەوا هەوڵیان داوە ماندوونە ناسانە مناڵەکانیان پەروەردە کردەوە لەگەڵ پاڵپشتیش بوون بۆ مێرد و برا و باوک و کەس و کارەکەیان. بێجای مەش پێمان باش بوو لەو پێناوەدا بۆ ئەم ساڵ 40 دایکمان دەستنیشان کردووە کە ئەو خەڵاتی ڕێزنەدانیان پێشکەش بکەین و بە ئومێدی ئەوەی کە ئینشاءڵڵا ساڵانی داهاتووش ئەم پرۆژەمان بەردەوام بێ وەکو پێغەمبەر وەسڵ فەرمێ من لەم یشکری الناس لەم یشکری یعنی بەڕاستی ئینسان خوای گەورە کاتێکە ئەو دایکانە و خزمەتیانکردن پێیان خۆشە دەوە کەشتێکی بچووکترین شتە کە دەستخۆشیێکیان لێ بکەین و خوای گەورەش پاداشە مەدە سەر ئەوەی کە بەردەوام مناڵەکانیان
شوێنی جوان پەروەدە کردو بنادوێناتە بەر قورئان خوێندن و پەروەدەیەکی جوانیان بۆ شێوازە بۆ ئێمەش پێمان باش بوو کە ئەم پرۆژێ بکەین و ئەم ڕێزلێنانیان پێشکەش بکەین کە ئینشاڵڵا بە ئومێدین کە جێی ڕەزامەندی هەموو لایەک بێت و خوای گەورە یارمەتی هەموو لایەک بات ئینشاڵڵا و ئەم کارەمان بەردەوام بێ و ساڵانی داهاتووتریش. پاداشی خێریان داتەوە سوپاسیانەکەین کە ئەمڕۆ هەستان بە ڕێزلێنان و خەڵاتکردنی ئەو دایک و خوشکە بە ڕێزانەی کە ساڵانێکی زۆرە خزمەت ئەکەن لەم ڕابوونی ئیسلامیە و هاوکارن لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ کوڕەکانیان لەگەڵ کچەکانیان دەرفەتیان بۆ ڕەخساندون ماندوو بوون بەدەستیانەوە ئەوانیش توانیویانە خزمەتێکی بەرچاو بکەن بەهۆی ئەو هەوڵ و ماندووبوونەی دایکەکانیانەوە. ئێمە زۆر سوپاسیانەکەین کە ڕێزیان لێنان و ئومێدەوارین کە بتوانن سەرجەمە و خوشکانەی لە سنوورەکانە هەیە و لە سنوورەکانی دیکەش هەر ڕێز و تەقدیری ئەو دایک و خوشکانە بکرێ تا ببێتە هاندەرێک بۆ ئەوەی هەموو دایکان هەموو خوشکان هاوکار و دڵسۆز بن لە بەڕێوەبردن و کاری ئەم سەحب و بانگەوازە. ئەمە بە هەموو لایەکمان ئەکرێ ئەگەر هاوکاری ئەوان نەبێ و دڵسۆزی دایکان نەبێ بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان کەم و کوڕی و عەرقەلە و ئەوانە دێتە ڕێگامان. بەڵام مادام ئەوان ئەوەنە هاوکارن بەڕاستی جێی ڕێزن جێی سوپاسن جێی تەقدیرن ئێمەش وەکو مەڵبەند بەڕاستی سوپاسیانەکەین و ئینشاڵڵا ئومێدەوارین هەموو دایکان و خوشکانی دیکەش چاو لەمان بکەن و ماندوونە ناسانە بە هەمومانەوە تا بتوانین خزمەتێک بەو سەحوە و بانگەوازە ئیسلامیە بکەین. بەردەوامین لەسەر پێڕە و بەرنامە و زۆر زۆر دەستخۆشیمەیە بۆیان کە ئەمەیان دانا بۆ ئێمە وەڵا زۆر دڵخۆشی. بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. بەم بەیانیە پێمان خۆشە مێشکتان ئارام بێتەوە بە بیستنی ئاوازێکی خۆشی ئیمانی وەروەها دینی ئەویش دیارە هونەرمەندی گەورە سامی یوسف کۆمەڵێک ئاوازی خۆشی چڕیوە هەر کامێکیان کە گوێ لێ دەگری مرۆڤ دڵ و دەرونی هێور دەبێتەوە. ئەمەش هەم بەیانیە بۆ ئەوەی ئێوە زیاتر هەست بە ئارامی و ئاسوودەیی بکەن پێکەوە لەگەڵ ئێوەدا گوێبیستی بەرهەمێکی هونەرمەند سامی یوسف دەبین. وەڵە دیارە بەخت یاوەرمان نەبوو گوێم لە دەنگەکەی ئاوازەکەی سامی یوسف نەبوو شانسمان نەبوو ئەم بەیانیەش. بەڵێ ئازان وەک لە سەرەتای بەرنامە باسمان کرد لەبەرەوەی وەرزی گەرما زۆر زۆرە لە هاوین لە هەرێمی کوردستان زۆر جار ماڵەکانمان دەبینین شەوان کە خەڵک دەڕواتەوە بۆ ماڵەوە یاخود میدوانی وڕوانی ئایەواران بەڵام بەشێک لە ڕۆژ ڕەنگە بەشێک لە ماڵەکان چۆڵ بن. ئەمەش ئەو دار و گوڵانەی کەوا لە ناو ماڵەکانە هەیە ڕەنگە چۆن مامەڵیان لەگەڵ بکەین ئایا ئەگەر هەوا ئاڵوگۆڕ نەکا یاخود ڕێژەیەکی بەرز فێنکەرەوە ئیش بکات چەند کاریگەری لەسەر نەمامەکان دەبێ ئەو گوڵانە چەند پێویستیان بە ئاو دەبێ یاخود ئەو گوڵانی کەمێک لە دەرەوە خۆریان دەدات بەردەکەوێ. ئەمە کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک پرسیاری گرنگن ڕەنگە بەشێکی زۆر لە خانمان یاخود هاونیشتیمانی و هاوڵاتیان لە با بڵین لە ماڵەکانە گوڵیان هەبێ بۆ ئەوەی بتوانن باشتر پەروەردەی بکەن یاخود باشتر ڕێنمایی وەرگن پێویستە شارەزایەکی ورد هەبێ لەسەر لە هەفتەیەکدا یاخود لە ڕۆژێکدا چەند ڕۆژارێک پێویستە ئاوی گوڵەکان بدرێ وەروە چەندێکیان ڕووناکی پێویستە
لە پلەیەکی گەرمی چەندێک سارد و چەندێکیش گەرم ئەکرێ ئەمانە بتوانن مامەڵە بکەن بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە میوانێکمان دەبێت زانیاری لێ وەردەگرین و هەروەها ڕێنمایی تەواو وەردەگرین بۆ ئێوەی ئازیزانیش بتوانن لە ماڵەوە بە شێوازێکی زۆر جوان گوڵەکانتان پەروەردە بکەن و هەروەها پارێزگاری لە دار و درەختەکەی ناوماڵ کەوا ئێستاکە کولتورێکی جوانە لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکە و سنتەری شارەکان خەڵکی گرنگی بە نەمام و گوڵدەداد لە ناو ماڵەکانیانە ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک سێتێکی ناوازە بۆ جوانی ڕوخسار: کرێم، سابوون، سیرەم، شیر، غسوول. ڕۆیاڵ باشترین و نایابترین سێتی جوانکاری ڕوخسار بۆ چارەسەری کێشەکانی پێست لە ماوەی یەک هەفتەدا کاریگەریەکەی دەردەکەوێت. باشترین چارەسەرە بۆ هەموو کێشەکانی پێست بە شێوەیەکی سەرسوڕهێنەر پێست ساف و جوان و ڕەونەقدار دەکات. ئەم بەرهەمە یەکێکە لە باشترین چارەسەرەکانی کێشەی پێست و جوانیەکی بێوێنە بە پێستت دەبەخشێت، لەوانە لابردنی پەڵەی ڕوخسار، سپیکردنەوەی ڕوخسار، ڕەنگی پێست جوان و گەشەوە دەکات، نێشتنی زیبکە، لابردنی خاڵە ڕەشەکانی سەرپێست، تازەکردنەوەی پێست و نەرمکردنەوە. پێکاتەکانی سێتی ڕۆیاڵ سروشتیە. ڕۆیاڵ باشترین و نایابترین سێتی جوانکاری بۆ ڕوخسار. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی پەردەپڵاوە، خواردنێکی ڕازاوە و سەرنجڕاکێش و بەتام، هەموو کەس ناتوانێت ئامادەی بکات. کابانی خۆی ئەوێت. ئەم خواردنە تایبەتە بە میوان و بۆنەکان. پەردەپڵاو تابڵەی خۆشە، خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر، کاک ڕزای بەقاڵیش ڕۆژانە بە چۆرەک و کولیچەوە شیرە خواتەوە، چونکە دەوڵەمەندە بە کانزای زۆر و ڤیتامینەکان کە سوود بەخشن بۆ جەستەی. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە، دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە، کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر.
ئێمە لە کۆمپانیای یاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێزان لەگەڵ خات و هەدیە حەمەکەریم خاوەنی نەمامگە و وەروەها سەرپەرشتی کار و بەخێوکەری گوڵ و دار قسە و باسی زیاتر لەگەڵ چۆنیەتی پارێزگاریکردن و مامەڵەکردن لەگەڵ دار و گوڵی نێو ماڵەکانمان بکەین. خات و هەدیە زۆر بەخێر بێن. وەرزەکە زۆر گەرمە، زۆر جار ماڵەکانمان چەند کاتژمێرێک بە چۆڵی دەمێنێتەوە هیچ فێنکەرەوەیەک ئیش ناکا یاخود پێچوانەوە چەند کاتژمێرێک لە سلێک فێنکەرەوەی ئیش دەکا. ئەمە چەندێک کاریگەری لەسەر گوڵەکان دەبێواتە کەش و هەوا گەرمی یاخود ساردی ڕاستەخۆ تەسیل لە گوڵی نێو ماڵ دەکا. بێگومان تەسیری لێ دەکا. پێویستە ئێمە بیان پارێزین. ڕاستی گوڵ پێویستی بە نازدان هەیە، پێویستە بیان پارێزین لەسەر ماڵ گەرما. یعنی دەبێت ئێمە خەمی ئەوەمان هەبێ کە فێنکەرەوەیان بۆ دابنین. ئەگەر چەند ڕۆژێکیش بەجیان بێڵین پێویستە کەسێک ئاگای لێبێت. یعنی بە دەرەجەی یەک پێویستە هەواگۆڕکەی ماڵەکەمان باش بێ. یعنی ئەگەر بێت و هەواگۆڕکەی ماڵ باش بێ زۆر کێشەی نابێت لەسەر گوڵەکە. بەڵام زۆر جار خات و هەدیە هەندێک گوڵ هەیە کە دەوترێت هەوای سپلێت خراپی دەکات. تۆش ینی هەندێک ماڵ هەیە بەڕاستی سپلێت بەکارێنێتەوە. ئەم وتەیە تا چەند ڕاستە کاریگەری دەبێت لە سەرگوڵ ئەو گوڵانی کە لە ناو ماڵە پەروەردە بە تاکید گوڵەکان زۆر ناسکن، بە تایبەتی گوڵی هۆڵەندی ئەوان لە کەش و هەوای فێنک بەخێوکراون، بەڵام فێنەکەرەوەی سپلیت ڕێگای ئەو فێنکی ئەوان ناگرێتەوە. ئەگەر بێت و سپلیتیان بۆ پێ بکەی زۆربەی ماڵ ئێستا بە سپلیت فێنکیانەکە، بەڵام سپلیت ئەگەر بێت و ڕاستەخۆ لە گوڵەکە نەکات زۆر ینی ڕاستەخۆ لی نەدات زۆر کێشەی بۆ دروست ناکە. ئەگەر لە ناو ماڵەکە پەخش ببێت کەمێک هەواگۆڕکێشی باش بێت، بەس بە تاکید نابێ هەوای چ سپلێت یان مۆباریدە نابێ ڕاستەخۆ بەر گوڵەکەکەوێت، نابێ پەخش ببێت. بەڵام خۆتەزانی کە کەشوهەوای ئێمەش زۆر گەرمە، گەرمانەوێ هەوای تەبیعی ینی دەرگا بکەیتەوە پەنجەرە بکەیتەوە دەبینی زۆر جار گەرمایەت. ئەمە چ کاریگەریی لەسەر و بڵێ؟ وەڵاهی ئەو ماڵانەی بە تایبەت زۆر ڕووی خۆریان هەیە، یعنی پێویستە شتێک دروست بکەن، ینی کەپرێک چەترێک شتێک بە قماش، ئێستا قماش هاتووە ینی شتی زۆر باش هاتووە پارێزگاری لە گوڵەکەکە، پێویستە شتێکی بۆ دروست بکەیت کە هەتاو زۆر بە تیژی بۆی نێت، یعنی خەفیف بێتەوە. ئیتر کە هەتاوەکە زۆر بە تیژی نەهات ئەو کاتە هەواکەشی کەمێک گۆڕانکاری بەسەریت بە شێوەیەکی یعنی کەستر لە گوڵەکە دەدات، کێشەی نابێ ئینشاءالله. خات و هەدیە بابەتێکی ترێ ڕەنگە خەڵک زانیاری لەسەر ئەمە نەبێت، دەمەوێت بەڕێستان وەکو شارەزای جۆری گوڵەکان ڕەنگە گوڵێک پێویستی بە ڕووناکی بە یەکێکیش پێویستی بە ڕووناکی نەبێت، بەڵام خەڵک لە پاڵ یەکا دایان دەنێ. ئەمە تا چەند گرفتت بۆ هەردوو گوڵەکە دروست دەبێت؟ وەڵاهی نابێت، خۆی شێوازی ئاودان و بەخێوکردن و دانانیان لە جێگاکان ئەبێ بە پێی گوڵەکە بێت. هەندێک گوڵ هەیە قەد و ڕەگی ئەستورە بۆ خۆی بەرگە دەگرێت، توانای یعنی خۆڕاگری هەیە. پێویستە بەشەکان یعنی بە گوڵەکان بە شێوازێکی جیاجیا دابنرێت، هەم ئاودانیان جیابێ هەم ئەو شوێنەی کە ڕووناکە یاخود هەتاوان پێویستە گوڵی بەرهەتاو لەبەر هەتاو بێت. گوڵی ڕووناکی تەنها لە جێگای بێ بەس ڕووناکی لێبێت، پێویستی بە هەتاو نییە، بەس ڕووناکی کافیە بۆ گەشەکردنی، یعنی پێویست بەو ناکە هەمووی تێکەڵکەی.
ئەو کەسەی کە دەی کڕێ بڵێن کڕیار کە دێت گوڵ دەکڕێ پێویستە خاوەن نەمامگەکە یعنی تێگەێنێ بڵێ ئەم گوڵا ینی ڕاستی هەندێک کەس هەیە بەس حەزی بۆ گوڵەکە ڕۆشتووە ینی نازانێ بە خێوکردنی بخوا هەندێک کاتیش هەر ناویشیان نازانە ینی دەستی لەسەر گوڵێک داناوە ناوی گوڵێکی تر دەباڵێ ئەم گوڵە یعنی ئەمێ بیکڕم تۆ کە نازانی ناوی چۆنە و ژیانی چۆنە و چۆن پەروەرداکرێ کەمێک زەحمەتە بۆت تۆ بیکڕیت و لێ زۆر ناخۆش خاوەن نەمامگەکانە لە کاتێک ئێستا من سەردانی نەمانگەیەکەکەم لەوانەیە حەزم بچێتە سەر گوڵە مەفروضە کە بنەوە گوڵە لەو خاوەن نەمامگەی ئەکڕم کە ئامۆژگاریی بێت و جوانم باتێوانە زۆر باش ئێستا هەندێک جار ئەچیتە نەمامگەیەک پرسیاری ئەوواکەی لەسەر و قسەی جەنابێت ئەڵێ ئەم گوڵە بۆ ماڵەوە دەبێت ئەڵێ ئەمانە هەمووی لە ژوورێکەوە داناوە فێنکەرەوەیکی بۆ داناون ئەڵێ ئەمانە هەمویان بۆ ماڵەوە ئەشێن بەڵام دوجار دەبینی کە ئەو گوڵانە بەیەکەوە دایاننی یەکێکیان جوان سەوزە بێ و گەشاگا دەبینی کێکتریان ڕۆژ بە ڕۆژ سیزە بێت و وشکە بێت واتە لەم کاتە ئەبێ خانم چی بکات لە ماڵەوە چۆن پارێزگاری لەم گوڵانەی ڕاستەکەی وەڵا وەک ئەوەی پێم وتی ڕاستە ئێمەش کە دێنە لامان دەڵێن گوڵی ژوورەوەمان دەوێت ئێمەش دەڵێن ئەمەی لە ژوورەوەیە هەموو هی ژوورەوەی ڕاستە ئەوە قسەی ئێمە ئەوەشی لە دەرەوە دامانناوە هەموو هی دەرەوە بەس کە ئەختیاری گوڵێکی کرد و دیاری کرد ئێمە ئەرکی خۆمانە پێی بڵێن ئەم گوڵە پێویستی بە ئەوەندە ڕووناکی هەیە ئەم گوڵە ئاودانی هەفتەی جارێکە یان ڕۆژنا ڕۆژێکە هەموو گوڵێک وەگیەک نییە هەر یەکێک حەزیانی حەز و تایبەتێکی خۆی هەیە گوڵی وا هەیە بە کەمێک ڕووناکی گەشاکە گوڵی وا هەیە پێویستە کە دائیم لەبەر پەنجەرە بێ بەبێ ئەوەی هیچ پەردە و شتێکدا بدەیتەوە ینی هەندێک کەس دەڵێ ڕووناکی گوڵۆب ئێمە دائیم ماڵمان ڕووناکە قەت گوڵۆب ناکوژێنینەوە ڕاستە گوڵۆب کەمێک تەئسیری هەیە بەس قەت جێگرەوەی خۆر ئەنی ڕووناکی سروشتی نابێت ڕووناکی سروشتی شتێکی کەیە ئەنی زۆر زۆر سوود بە سوودە بۆ گوڵ خات و هەدەیە کۆمەڵێک با بڵێن بۆی بینەرانیش ڕەنگە ئێستا کۆمەڵێک دار ئێستا با وەڵای ناوەکانم لەبەر کرد پس بیرم چوە کێشەم لە ناو هەیە پێنج پەڕیەکە تەقریبان قەدێکی با قەدێکی باریکی عیدی میلاد جەهەنەمی هەیە عیدی میلاد نا جەهەنەمی نییە ئەوەیش ئەو ناوی تریان گوڵێکە بەس بۆ سێبەرە یعنی لە ناوە لە ماڵە سەوزێکی جوانە پەڕەکانی هەر قەدێکی پێنج گەڵای جوانی پێوەیە ئەمە کە خۆر لێ دەدا زۆر جاریانی پێش ئەم بەرنامەیە ڕاوە ڕاوێژمان لەگەڵ کرد پرسیاری زۆربەی ئەو هاوڕێیانە ئەمە بوو کە ئەگەر خۆرێکی کەمیش بێ یەکسە گەڵاکە زەر دەبێت ئەمە بەڕاستی هۆکاری زەربوونی گەڵاکەی ئەوەیە کە خۆر لێدا و بەرگی خۆر ناگرێیا و خۆت شوێنەکەی ئاودانەکەی چۆن چۆنیەتی مامەڵەکردیان وڵی خۆی زۆربەی کێشەی گوڵ گەزەر دەبێت بە زۆری دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار یان ئەوەیە مادەی ئاسنی کەمە ئەم گوڵە پێویستەکە مادەی ئاسنی پێ بدەیت یا خۆت ئاوی زۆرە ینی ئەم دوو کۆکارە بە دەرێجەی یەک زۆر زۆر کاریگەری هەیە بۆ زەربوونی گەڵا ینی ئاودانی زۆر مەبەست ئاودانی زۆر ینی کە گوڵێک دەکڕی دەبێ بزانی چەند ڕۆژ ئاوی بدەیت ئەو ڕۆژەشی کە بۆی دیارەکەی چەند ڕۆژارێکە پێویستە عەدەدێکی کەم بێت پەرداخێک پەرداخونێوێت کامە گوڵ زۆر زۆر گەورەیە بە پەرداخونیوێک ئاو دەخوا ڕەلای ئێمە هەندێک کەس بڕواکە بە سۆندا ئاوی دەدا ینی هەتا بنی مەرکانەکەی پڕ لە ئاو دەبێ ئەو جا سۆندەکە زۆر زۆر هەڵات و هەدیە هەندێک جار گوڵێکمان هەیە لە ماڵەوە کە دەبینین ئینجانەیەکی گەورەی و خۆڵێکی زۆری تێدا هەستەکەی کە بۆ پەرداخونیەوە و گوڵە تێر ئاو نابێت لەم حاڵەتە ئایا ئەبێت چی پیاخود هەر ئەوەیە ئەو گوڵە چەندە گەورە بێت چەندە بچوک بێ هەستەکە غەڵەتە لێرە ڕاستەکە ئەوەیە بێ ئەو گوڵە بە قەبارە نییە هەرە بێ پەرداخایی بیتێ بەڵێ ڕاستەکەی خۆی کێشەی ئێمە ئەوەیە لای ئێمە یەکسەر فێر بوون ینی لقێ گوڵیان لە ناو پەرداخێک داناوە کەمێک ڕەگی کردووە ئەچن ئینجانەیەکی گەورەی بۆ ئەکڕن کە بە فەردەیە خۆڵپڕ نابێتەوە ئەو کاتە کێشە بۆ ئەم گوڵە دروستە بێ ئەم گوڵە کە تۆ ئەیهێنی ئەینێژی یعنی بە درێژایی ساڵ هیچ توانای گەشەی نییە هەر هەوڵەیان ڕەگ دروستکە هەر هەوڵەیان ڕەگ دروستکە ئەم گوڵە ئینجانەکەی گەورەیە تۆ لە سەرەتادا بە پێی قیاسی گوڵەکەت ئینجانێ بۆ دانێ باوردە وردە گەشە بکە ساڵی بەسەرا تێپەڕە کە زانیت گەشەی کرد و شوێنی تەنگ بوویەوە هەمووی بۆڕێک ئەو کاتە پێویستەکە تۆ ئینجانەیە لە خۆی یەک تۆز گەورەتری زۆر جار ترسی ئەومان هەیە کە لەوانەیە زۆر بمان تووشی ئەم حاڵەتە بووبین کە گوڵێکمان گواستی بێتەوە لە ئینجانەیەک و بۆ ئینجانێکی دیکە گوڵەکە وشک بووە ئەینجا خانمانی زۆر جارڵن بە هەر یەک جار بێ ئەمە مادام گوڵێکی گەورەیە و گەورە ئەبێت بە ئینجانەکەی گەورە بێ بۆی دوجار قسەیەکە ڕاستە وەڵی خۆی بڕوا ناکەم وشک ببێت چونکە تۆ لە کاتێکا لە ناو ئەم ئینجانەیە دەریرێنی دەیکەیتە ئینجانەیەکیکەوە تۆ
تۆ هیچ خۆڵەکەی تێک ناچێ یعنی خۆی ئەگەر هەندێک لە بنی خۆڵەکەش تێک بدەیت هەتا ڕێگەکان دەرکەون اینجا بیخەیتە سەر خۆڵی تازە زۆر بەسووترە چونکە یەکسەر تۆ ئەم ڕێگانت ئامادە کردووە بۆ ئەوەی یەکسەر لەناو خۆڵی تازەیە یعنی خۆی بگرێ خۆی بکشێنێ بۆ گەشەکردن کەواتە بێ شێوازی ئەم گواستنەوەش لە ئینجانێک و بۆ ئینجانێکی دیکە لەوانەیە شێوازێکی زانستیانە بێت و ئەویش لێزانینی بێت بەڵێ وایە ئەبێ زانستیانە وەڵاهی ناڵێم من کاتێککە ئەمەوێ گوڵێک بگۆڕم سەرەتا خۆم نەمامگەم نەبوو کە گوڵم ئەکڕی یعنی ئارامم لێ ئەبڕا هەتا ئەو کاتێ بیکەمە ئینجانەیەکی جوان و داینن چاوەڕێ ئەوەم ناکرد کاتێکی گونجاو بێ یەکسەر دەمگۆڕی بس وەڵاهی تا ئێستا هیچ گوڵێک بەدەستم وشک نەبووە نازانم خات و هەدیە زۆر جار باس لەوە دەکرێت خۆمان نەزانین کە کۆمەڵێک جۆر ئینجانەمانەیە هەیە لایلۆنە هەیە سیرامیکە هەیە گەچە هەر یەکە و لە مادەیەک دروست بووە زۆر جار باس لەوە دەکرێت دەوترێت کە گوڵ زیاتر لە ئینجانەی لایلۆنا گەشاکات و جوانتر گەورە ئەبێت ئەم وتەیە تا چەند ڕاستە وەڵاهی ڕاستە من ڕاستیەکەی خۆم بە شێوەیەکی ئەکادیمی فێری بەخێوکردنی گوڵ نەبووم بەڵام بە حکومیەوەی زۆر حەزم لە کارەکەمە هەر بە درێژایی ینی تەمەنم لەوەتی من عەقڵم هەبێ گوڵم بۆ خۆم بەخێو کردووە ئەوەش ماوەی نزیکەی ساڵێکە بۆ خۆم گوڵ بەخێو ئەەکەم و بۆ فرۆشتن نەمامگەم هەیە ڕاستە بڕوان بۆ قسە هەیە تاقیم کردوێتەوە هۆکاری ئەوە چییە بۆ ئاوایە بەڵێ هۆکاری ئەوەش ئەوەیە تۆ ئەم ئینجانەیە کە گەڵی تێئەکەی ئەگەر پلاستیک بێ لە ژێرەوە ئەم گڵە گەرم دەبێ وا دەکات گەرمەیەکی زۆر بە ڕێگەکە بدا گوڵش عادەتەن بە گەرما نەک گەرمای زۆر بە شدەت و بە قووەت وا دەکات ئەم گەرمایە ینی بڵین گەشە بە ڕووەکەکە بدا گەرما لە ڕێگەکە بە باشترە وەک لەوەی ڕاستەوخۆ لە گوڵەکە خۆی لەگەڵاکی ڕاستەوخۆ لێ بدا تەئسیری هەیە بەڵام طبعاً تۆ لە ناو ئینجانەی دەکەی بۆ شێوەیەش گەرم نابێت کە زیانی پێ بگەێنێ بەڵام گەشەشی پێدەدات زۆر باشە کەواتە با من خۆی زۆر باش بۆ ئەمڕۆ تۆ لێرە بێنێ پرسیارێ من هەستم ینی بیرم هەرچەند خۆم زۆر حەزم لە گوڵ و ئەوانە لە ماڵەوە ئێستا بۆی بینەرانیش بتوانن ڕێنمایەکی باش وەرگن کۆم با بڵێن ئەو پۆلەی لە گوڵ و دار کە پێویستی بە ڕووناکی بەرخۆ ینی خۆری ڕاستەوخۆی ناوێت بۆ ناو ماڵ ڕاستەوخۆ لە ناو ماڵە ئەم جۆرە لە گوڵ فەرمووتان ئەگەر ئاوی زۆری بیتێ تووشی گەڵازەردوو نەبێ لەگەڵ کەمی ئاسن مەبەست چۆن ئەو کەمی ئاسنەی بۆ پڕ بکرێتەوە ئایا بێ بیخەیتە بە ڕووناکی یان مەوادێک کە تێیدەکە یان چۆن بەڵێ مەواد هەیە ئێستا ئەنواع خۆراک هەیە بۆ گوڵ بۆ گەشەیت و خۆشمان ئەتوانین ئەگەر بۆی نەکڕین لە دەرەوە بۆ خۆشمان دەتوانین بە سروشتی لە ماڵەوە بۆی دروستکەین لە توێکڵی مۆز و پرتەقاڵ و تێکڵی میوەکان بەعام و تێکڵی هێلکە عەفو لێرە قسەت پێ بڵم لە نەمامگەیەکە بە منیان وت کە ئاسینێک ژەنگی هێناوێ بیکەیتە ناو پەرداخی ئەو ئەوەی بیتە زۆر بەسوود بەڵێ باشە باشە بەڵێ ئەگەر هەندێک لەو ڕێنمایانەمان ڕاستە ئەگەر گوڵێک زەرد بوو بێ مڵێن بزانین کەمی ئاسنی هەیە ئەوە ئەتوانی خۆراکی بۆ بکڕی ئەنواع خۆراک هەیە لە وازا بۆ گەشەی گوڵ یەکسەر وا دەکات مەسەلەن بۆ نمونە NPK وا دەکات کە ئەم گوڵە بەرگری زیاد بێ هەرچەندە ئەم NPK-ە ڕاستە مادەی ئاسنی تێدایە بەس کە تۆ ئەیەی بەم گوڵە ئەم گوڵەوا دەکات بەرگری بەقوت ببێ زیاتر دەست بە گەشە بکاتەوە وا بکات لەوە زیاتر زەرد نەبێ بێجگەلەوەش عنی چەندەها شتی کەش هەیە بۆ گەشە بەڵام زۆر کەس ئەڵێ دەی من ناتوانم 15 ڕۆژ جارێ یان بۆ نمونە مانگی جارێ پێی بدەم ئەڵێم لە ماڵە بۆ خۆت بۆی دروستکە ئەتوانی تێکوڵە مۆزێک یاخود دوو تێکوڵە مۆز لەگەڵ دوو دانە تێکوڵی هێلکە لەگەڵ یەک کەوچکە قاوە ئەیکەیتە پەردا یعنی قابلمەیەکی بچووک ئەی خەیتە سەر ئەکوڵێ بە جوانی ئەکوڵێ کە کوڵادایانی هەتا سار بێتەوە کە سار بۆ هەندێک لە گڵی ئەو گوڵی کە هەتەو نەخۆشە لای دەدەی ئەوەی تێدەکەیت و دایدەپۆشیەوە بڕوا بکە لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ یعنی هەست بە فەرق و گۆڕانکاری ئەم گوڵانە تەنها لە سوچێکی گڵەکە یادایەنی نا دەتوانی یعنی بیکەی بە سەریاوازی بەس لەبەرەوەی ئیزعاج نەبێ و لە دەرەوە نەبێ و ینی هەندێک حەشە لە خۆی کۆنەکاتەوە باشترە بیکەی بەژێر گڵەکەیە زۆر باشە خات و هەدیە هەند ئەو ڤیتامینانەی کە باس دەکرد ئێستا بۆ گوڵی دەرەوە جیاوازە و بۆ گوڵی ماڵەوەش جیاوازە بەڵام زۆر جار خانمان باز لەوە دەکەن ئەڵێن کاتێک کە بەکارێنی ئەو گوڵە فێری ئەو ڤیتامینە ئەبێ ئایا ئەم وتەیە ڕاستە یانەوەی تەنها یەک جارەتوانی بەکاری بێنی یا بۆ ماوەی مانگێک بتوانی بەکاری بێنی تا ئەوەندەی ئەو گوڵە گەشە دەکات و سەوزێکی جوانی پێ ئەبەخشێت یان ئەوەیە بەڵێم وتەیە ڕاستە کە فێرە کردە بێ بەردەوام ئەو ڤیتامینەی بێتێ وەڵاهی فێربوون نییە نەوەڵاخۆ ئەوە بڵێن شتێکی وانییە بڵێ فێر ببێ و پێویستەکە هەمیشە پێی بدەیت خۆی ئەگەر گوڵ ئەو جەوەی بۆ بڕەخسێنی کە لێی دادنێ
ئەو جەوەی بەدڵ بێ کە تۆ لێی دادەنەی بڕواب کە پێویستی نە بە پرۆتینە نە بە هیچ شتێکە من بۆ خۆم هی ماڵی خۆم کە دایدەنێم یعنی مەگەر خۆم حەز بکەم زیاتر گەورە بەبێ خۆراکی پێدەدەم لەبەرەوەی ئەو جەوەی کە هەیەی بۆم ڕەخساندووە یعنی کەمێ هەتاوی ناڕاستە و خۆ کەمێ فێنکی و کەمێکیش بیان لاوێنیتەوە بەڕاستی پێویستیان بە لاوانەوە هەیە پێویستیان بە ناز هەیە پێیان بدەیت ئەی جێگۆڕکی ئەوترێکە تۆ لە جێگایەکدادنا ئەو جێگای بەدڵ بوو پێویستەکانەی گۆڕێ تۆ ئەگەر لە جێگایەکدانە هەوا گۆڕکەی باش بوو جەوەکەی باش بوو گەشەی کرد پێویست ناکە هەڵی گریبی بێتە جێگایەکی دیکەوە زۆر باشە هەندێک گوڵمان هەیە بە تەواوی زەرد نابێت ئەبینی گەڵاکەی سەوزە بەڵام لە کۆتاییەکەیە وشکە بێت ئەوەرێت ئەمە هۆکارەکەی چیە یاخود چارەسەرەکەیشیم هەر پێ بڵێ هەندێک گوڵ هەیە بۆ نمونە وەکو دەفەرباخیە یاخود گوێفیل ئەوە هەر بۆ خۆی یعنی عادەتی وایە تەبیعەتی وایە کە دوو سێ گەڵا دەردەکات لە بنەوە گەڵایەکی زەر دەبێت یعنی شتێکی نۆرماڵە بەستم ئەوە نیە ئێستا بنمونە ئەو گوڵی خۆشمان گەڵاکەی سەوزە بەڵام تا کۆتاییەکەی بینی ها کەمێک گوشک بووە بەڵێ ئەوە دەرەجە یەک ئێستا حالیان وا هەستەکەم لێرە سپلیتەکە زۆر ساردە و کەمێکیش ڕووناکی دەرەوەی بۆ نایە ئەو نوع گوڵەشی پێویستەکە سەرتاڵەکانی هەر بۆ خۆی تەبیعەتی وایە سەرتاڵەکانی وشک دەبێ بیبڕی پێویستەکە بیبڕی ینی پێوەی نەبێ هەر گوڵێک تووشی و حاڵەتە بوو سەرتاڵەکانی بێ بە زیاتر ئەریکا دارسینیا هەندێک گوڵ هەیە بەڵام ئەوەی دەڵێ لە ناوەند ینی گەڵاکانی وشک دەبێ ئیلا ئەوە هەوا گۆڕکەی کەمە یان هەوا گۆڕکەی بە دەرەجە یەک زۆر پێویستە بۆ گوڵ بەڕاستی لە هەموو شتێ پێویسترە بەڕێی من چووکە من وا فێرم کردوون وا ینی وا تاقیم کردوتەوە کە سوودی زۆرە زۆر باشە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن خاتوە دەدەینەوە لات کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە لە پارێزگای هەڵابجا ڕاستەوخۆ بینەری دەبین دەگەڕێنەوە لاتە پاراستن و پارێزگاری کەلتوری ناوچەکە بە هەموو بنەما مادی معنەویەکانی و لە ئەسۆ بگرێت. سێ پارێزگای هەڵەبجە و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت لە ناوچەکەدا بچنە ژێرباری بەرپرسیارەتی پاراستنی کەلتوری ناوچەی هەورامانی لەهۆن و بە دەرکردنی بڕیار و ڕێنمایی لەو بارەدا لەگەڵ درێژکردنی دەستی ئاوادانی بۆ ناوچەکە و دوورخستنەوەی لە تەوژمی مۆدێرنە و جیهانگیری و پرۆژە جۆراوجۆرەکانی کەرتی تایبەت کە هەندێک جار کار لەسەر سڕینەوەی کەلتور و ڕوخساری بیناسازی لە ناوچەکە دەکەن. چوار ئاوردانەوەیەکی جددی لە بواری معریفە و ڕۆشنبیری و ئاوەدانی و گەشتاریەوە ئەو شوێنەوارانەی کە ڕاگواستن و کللتوری نامۆ لەسەر ناوچەکە دایناون بسڕێنەوە. 5 دروستکردن و ڕاگەیاندنی بۆردێک لە کەسایەتی و ڕێکخراوە ڕۆشنبیریەکان بە پاڵپشتی دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت لە ناوچەکەدا بۆ لە ئەستەوگرتن و بە دوواداچوون و جێبەجێکردنی ئەم بەیاننامەیە و ڕنگدانەوەی ئەم دەستکەوتە کەلتوریە لە ناوچەکە. ئومێدەوارین حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکانی بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیری لە ڕنگدانەوەی ئەم دەستکەوتە کەلتوریە و جێبەجێکردنی ئەم پەرۆشیە کەلتوریانە کە لەم بەیاننامەدا هاتوون کاری پێویستی بۆ بکات. لەگەڵ ڕێزدا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و کۆمەڵێک لە ڕێکخرا و کەسێتی ڕۆشنبیرەکانی هەڵەبجە و هەورامان. زۆر سپاس. فەرموو کاکدری. ای وەختاوەش و خێر بەیدێ تۆمارکردەی هەورامانی جەلا و یۆنسکۆیۆ پێشە میراتێەوە جیهانی بەشەری بە تەنیا پیاوەتی یۆنسکۆی نەبێ بەر و ڕەنج و هەوڵ و کوشش و خەڵکێەوە فرەجە دڵسۆزەکە هەورامانین کە ساڵیانێەوە دوور و درێژە خەریکێنێەوە نامە منویسا کاغەز منویسا راپۆرتی ئامادەکەراوە داواجە یۆنسکۆی کەراکە بێو هەورامانی وانەوە چی چونکە هەورامان کریۆ بە جۆرە جەجۆرەکە واچیش پەنە دڵ و جیهانی دڵ و بەشەریەتی چونکە یەکەمین خەڵکی سەقامگیر و ئەرەنیشتە جە جیهانەنە جە تاریخ و مرۆڤایەتینە جە هەورامانە نەبیان. وەشبەختانە ئی هەوڵێ ئی کۆششێ سەرشاگرد بەرهەمەکەشا نەبێ کە دیمە یۆنسکۆ هەورامان یا بەشێجە هەورامانیش تۆمار کرد پێشە میراتێەوە جیهانی. یەکەم هەرمانەکەی یۆنسکۆی تەمامە نییەنە هەڵای مەنەنش هەڵای ناکامڵەنە چونکە ئاڵزۆمش کردن سەر و بەشێجە هەورامان و تەختی.
جەحاڵێنە جە هەورامان و لەهۆنینە ئێمە بە هەزاران شۆنەمێ و ئاسەوارێ دیارەوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەشێک لە ڕۆشنبیر و هەروەها نووسەرانی ناوچەی هەورامان و لایەنە پەیوەندیدارەکان بووکو دەربڕینێکی خۆشحاڵی بۆ ئەوەی کەوا بەشێک لە ناوچەی هەورامان لە ڕۆژهەڵاتی کوردستان خرایە نێو لیستی شوێنەوار و کەلەپوری جیهانی یونسکۆوە لەگەڵتان لە باسکردن لە بابەتی چۆنێتی پارێزگاریکردن لە گوڵەکانی نێو ماڵبەردەوام بین خات هەدیە خۆ درەنگ هاتی پرسیار و قسەی زۆرمان هەبوو لەو دەرفەتە زۆر کەمەی ماهمانە لە باسی نابووشەیدا پێمان بێت تۆ پرسیارێکت هەبوو هەواگۆڕکێ بۆ گوڵەکان هەواگۆڵکێ وە گوتم پێشتریش باسم کرد زۆر بە دەرەجەی یەکیانی لە هەموو شتێ زەرورترە بۆ گوڵ یعنی من تاقیم کردوتەوە گوڵێک لێ نزیک دەریادای بنێت زۆر گەشەی جوانترە لەوەی کە بیبیتە سوچێکەوە هەوای بۆ نەچێت بەردەم پەنجەرە زۆر جار خاوەن نەمەمگەکان باز لەوە دەکەن کە ئەو هەتاوی لە ڕێی پەنجەرەکەەوە ئەدا لەو گوڵە کافیە و بەسە اینجا پرسیارێکی کەشم هەندێک خانوو هەیە کە گوڵ تێدا هەر سەوز نابێت ئایا ڕووی خانوو کاریگەری هەیە لەسەر گوڵ ئەوترێک ئەگەر خانوویەک ڕووی هەتاو بێت گوڵ تێدا دروست نابێت ئەخۆر کە ڕووی لە هەتاو بوو پێویستەکە ئەو جۆرە گوڵانە بکڕن کە خۆراگر بن کە بەرگەی گێرمی و بەرگەی هەتاو بگرن یعنی وڵمان هەیە هی ژوورەوەش بەرگەی گەرما دەکرێت ئێستا بۆ نمونە مەتات ئێستا هەندێکی هەیە هەر لە ناڵێم هەمووی هەندێک مەتات هەیە هەر لە دەرەوەش دای بنێ ینی لە حوشەش بیڕوێنە لە بەر هەتاوی ڕاستەوخۆ بەرگە دەگرێت یعنی نەوعەتی گوڵەکان هەندێک گوڵ هەیە مەسەلەن بۆ نمونە ئێرانی تورکی هۆڵندی هەندێکیان هەیە خۆراگرن ینی بەرگەی ئەوە ئاگرن لە ئەو ماڵانە پەروەردەی بکەن کە هەتاویان زۆرە پێویستەکە من کە ماڵەکەم هەتاوی زۆر بوو گوڵی بڕوێنم خۆراگر بێ ئەو شوێنی کە بۆیە چم لێ کڕم ئەو نامان بێ پرسیار بکەم بڵێ ماڵەکەی من بڕوو لە ڕۆژە زۆر گەرمە گوڵێکم بەرێ خۆراگر بێ یان ماڵم سێبەرە هەتاو لێ نادا هیچ هەتاوی نییە گوڵێکم بەرێ تەنها ڕووناکی بۆی کافی بێ ئەو کاتە زیان بەخشیش نابێ ینی گوڵەکەی لێ نافەوتێ هەندێک گوڵ هەیە ئەوترێت کە خۆری بەیانی تا کاتژمێر 11 ئەگەر لێشی بە کێشە نیە و باشترین کاتەکە لەو کاتەیە هەتاو بەری بکەوێت بەڵێ هەندێک گوڵ هەیە ئێستا وە گوتم مەتات ئۆگزالس ئێستا من ناتوانم ناوی هەمویان بڵێن من بەستم گوڵی دەرەوە بخاتوەگە بۆ بورە ئەوانەی کە لە حەوشە و لە باڵکۆن و لەو شوێنانەیەدا ئەنرێن کە ڕاستەوخۆ هەتاو لێ ئێت بڵێ ئێستا ئەوانەی کە من ناوم هێنان خۆی بۆ خۆی گوڵی ژوورەوەیە پێ دەڵێم بەڵام سەعاتێ 2 سەعات هیچ مشکلەی نابێ هەتاوی ڕاستە خۆی بەرکەوێ بەس بە مەرجێ هەتاوەکە بەیانیان زوو بێ نەگاتە لای سەعات 10 و 11 ئەو کاتە زۆر گەرمە پێشتر بێت زۆر باشە خات هەدیەوەکو کۆتا پرسیار زۆر بە کورتی زۆر جارەسە باز لە خۆڵی جۆری پەتمۆسە یان ئەوەی تەواوکەری پیتمۆس ئەوە دەکری ئەمە ڕەگی گوڵ دەسووتێنێ ئەڵێن ئەمە گەر چۆن بەکاری بێنن گەر بە خێرایی وەڵی خۆی پتمۆز شتێکی زۆر باشە بۆ گوڵ بۆ گەشەی گوڵ ڕێکیش ناسووتێنێ بەڵام ئەتوانی بە تەنها بەکاری بێنی ئەشتوانی کەمێک زی خولم و ئەو شتانەی تێکەڵکەی هەتا کاریگەریشی زۆر نەبێ و کولفەشی زۆر نەبێت تۆ پتمۆسەکە بە تایبەت جۆری باشی هەیە چەند جۆرێکی هەیە گرانی هەیە هەرزانی هەیە تەمان گرانەکە لە هەمووی باشترە تۆ ئەتوانی ئەوەی کە ئەیکڕی کەمێک لە مشتی تێکەڵکەی هەم بۆ گەشەی ڕووەکەکە باشە هەم گونجاوی بۆرە ساڵانە ئەو پیتمۆزە بکڕی مەفروز نییە ئەگەر بێت تو ئەو گڵی ئەیکڕی پیلایتی تێدا بێ پیلایت مادەیەکی سپیە بۆ ناو گڵ بەکاریە زۆربەی گڵەکانی ئێستا پتمۆسەکانی ئێستا تێدایە یعنی وا دەکا بەرگری ئەم گوڵە و ئاودانوشتی بۆ تەنزیم کاوەل حاصل بۆ ڕێکخستنی ژیانی ئەم گوڵەیە ئەگەر بێت و ئەو پیلایتی تێدا بێ پێویست بە گۆڕێن ناکات ئەگەر ئەوەی تێدا نەبێ ئەروەڵا پێویستەکە چونکە ئەو گڵە کە تۆ بەکارێنی مادەی خۆراکی کەم دەبێتەوە زۆر باشە زۆر سپاس بۆ خات و هەدی عەبدولکەریم خاوەنی نەمامگە و هەروەها سەرپەرشتیار و بەخێوکردی گوڵ سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت سپاس دەکەین لەم تۆرێ لەگەڵ زۆر بەخێر بێت زۆر بەخۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لە لای ئێوە بۆم سپاسانە بینەرانی عزیز بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری لە شار و شارۆچکەکان دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان ڕامیار سارتا دەچینە لە سلێمانی لای هاوکارمان ڕامیار سڵاوت لێبێ و لە چ شوێنێکی و چ زانیارێکی نوێت لایە بەڵە سلااوان لێبێت دیارە بابەتی لۆگۆی تەکسی گرفتی لە ئێستادا
دروست کردووە دەچینە لای کاک جەلال سەندیکای شۆفێران بزانین زانیاری چیدا لەسەر ئەو تازەکردنەوەی لۆگۆ و درێژکردنەوەی ماوەکەی. کاک جەلال سڵاو لەوێ بیتە ئێرە پێمان بڵێ ئەم هەسەنی لۆگۆی چۆنە؟ بەڵێ سپاسانەکەم. دیارە ئەم لۆگۆیە لە ماوەی 2 ساڵە کە لەلایەن وەزارەتی گواستنەوە دەستی پێکردو ئەم لۆگوانم، بەڵام لەبەر ئەوەی کە ساڵی 2020 کە کەم کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا بوو ڕاگیراوەڵای ئێستا دەستی پێکردوەوە کە لەلایەن وەزارەتی گواستنەوە فەرمانێکی داوە لە تا 1/8 دەبێ هەمووی بکرێت. دیارە 26,000 تەکسی لەم شارە بە ماوەی مانگێک 2 مانگ ئەم لۆگوانە ناکرێت درێژ کراوەتەوە بۆ کاتێکی 3 مانگ. دیارە بە 3 مانگ و بە 4 مانگیش تەواو نابێ بۆ ساڵی 2022 ئەگەر ئەم لۆگانە تەواو بێ، چونکە لە بەرەوەی تیمەکان کە من 1 تیمە ئەگەر بکرایە بە 5-6 تیم لە گەراجەکانی تەرمیناڵ و گەراجی بەغدا و لە ناو شارە ئەوە کارەکە سەرکەوتوو ئەبوو لە ماوەی 5-6 مانگە ئەو لۆگانە تەواو بوو. باشە، ئێستا وەزارەتی ناوخۆ وەزارەتی گواستنەوە 3 مانگی تری درێژ کردوێتەوە. چەند ژماری تاکسی ماوە کە تۆمار بکرێ یان لۆگۆ و کارتی زانیاری و کۆمەڵک بابی دیکەی کە پەیوەنددارە بە شۆفێرانی تاکسی و تۆمار بکرێ، ینی ئەو ژمارانەی کە لاتانە ئەوە چەندێک ماوە لە پارێزگای سلێمانیەوە چەندێک تۆماری کردووە؟ دیارە تا ئێستا لە پارێزگای سلێمانی 2000 تەکسی لۆگۆی کردووە تا 26,000-24,000 تەکسی ماوە کە ئەو لۆگوانە وەربگرێت. باشە، ئەو بڕیارە ئەگەر کۆتایی هاوسێ مانگەکە تەکسی ما بووکە جێبەجێی نەکرد بێت دەوترێت کە سەرپێچی هەیە و سەرپێچیە چەندەوە ئێوە تا چەند لەگەڵ ئەو سەرپێچیان کار لە شۆفێر وەربگیرێ؟ ئێمە لەگەڵ ئەو سەرپێچیانین کە لەگەڵانە بکرێت لەبەرەوەی ئەمە نامۆیە بە شۆفێرانی تەکسی لەم کاتەدا دەبێ ئەو لۆگۆیە زیاتر ماوەکەی بۆ درێژ بکرێتەوە و زیاتر ڕوونکردنەوە بدرێ بە شۆفێرانی تەکسی. بۆ ئێمە کۆمەڵێک تەکسیمان هەیە کە ئێستا دەروی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ئەمانەی گیر و گرفت و کێشەیان هەیە پێیان دەوترێت تەکسی زەردەکان. ئەو تەکسیانەمان هەیە کۆمەڵە تەکسی ڕەقم جنوبمان هەیە کە ئەمانە لۆگۆیان پێ نادرێت و ئەمانش داوا لە وەزارەتی گواستنەوەکەین لە بەڕێوەبەراتیەکانەکەین کە ئەم پێشنیارانە بخەنە بەردەمی جەنابی وەزیر بۆ چارەسەری ئەو شۆفێرانی کێش بکە. و دیارە ئەم پرۆسەیە تۆزێک ئاڵۆز و قورسە لەبەرەوەی ئەمە کارە ئاسانی نەکردەوە بۆ شۆفێرانی تەکسی بگرە بۆتە بارگرانی بۆ شۆفێران. باشە، تەسەورەکەی لەو 3 مانگەیە کۆتایی بێت، چکە تۆ باسی لەوە کرد پرۆسەکە بە خاویە ڕوا بەڕێوە ڕۆژانەوە 50 تەکسی تۆمارەکرێت، ینی کێشەکە لە وەزارەتی گواستنەوە گەیاندنە کە زۆرتر ڕۆژانە تۆمار ناکرێت یا کێشە لە شۆفێرانی تەکسیە کە بەدەم ئەو بانگەوازویان ئەو بڕیاری وەزارەتی ناوخۆ گواستنەوە نایە. ڕاستە کێشەکە لە هەردوو لایەوە کە ئاماژەم پێکرد کە لە 2020ەوە ئەم فەرمانی وەزارەت دەرچووە ئەم لۆگوانە بکرێت شۆفێری تەکسیەکان پابەند نەبوون کۆ لە چەند وتەیەکی بەڕێز بەڕێوەری گواستنەوە کە هەستا قسەی لەسەر ئەوانە کردو کە تا مانگی هەشت ئەوەی نێ ئجراعاتی لەگەڵاکرێ خەڵک زیاتر قەرەباڵخی و هۆسەی دروست کرد ناو بەڕێوەبەراتی گواستنەوە. ناو بەڕێوەبەراتی گواستنەوەشە تیمێکە ئەو تیمە ڕۆژی 50 بۆ 60 تەکسی ئەکا 26,000 تەکسی بە 50-60 کەستەوەڕە بۆ ئێمە داوامان کردو لە بەڕێوەبەراتی گواستنەوە کە هاوکارمانە بەڕاستی کە لە ناو تەرمیناڵی شارە زوور و لە گەراجی بەغدا و لە ناو شارە لە کۆمەڵە شوێندا تیمەکانی زیاد کا بۆەوەی شۆفێران نەکەونە بەر ئەو غەرامەیە کە لەلایەن وەزارەتی گواستنەوە دەرچووە. پرسیارەمەوێ ئەو لۆگۆیە تەنها بۆ جیاکردنەوەی تەکسی ناو شار و تەکسی دەرەوەی شارەیان زیاتر بۆ چییە؟ چی شۆفێر چۆن پابەند بە چییە کات ئەو لۆگۆیە؟ ئاماژەم پێکرد ئێمە بۆ نمونە ئێستا پارێزگای هەڵەبجەمان هەیە. پارێزگای هەڵەبجە تا ئێستا تابلۆکانیان نەگۆڕەوە ئەو ئۆتۆمبیلانی کە لە هەڵەبجەش کار ئەکەن و لە قەزا و ناحیەکانە کارەکەن هەموویانە ناو شاری سلێمانی و لێرە لۆگۆڕێک دەبوایە ئەمە وردەکاری تیا بکرایە ئەوەی کە قەزا و ناحیەکانە بەپێی ئەو هەوەی ئەحوال شەخسیەکەی هەوەی نفوسەکەی با بڵێن ئەبوایە ئەو لۆگوانە دەربکرایە ئەوەی سەر بە ناو پارێزگاکان نەبووە لۆگۆکانیان پێ نەدراوەی لە قەزا و ناحیە و شوێنەکانی ترا لە شوێنانە ئەو لۆگانیان بۆ کرایە. تەنها جا نەکراونەتەوە ئەو ئۆتۆمبیلانە ئێستا کێشە و بارگرانیە کە هەر بۆ شۆفێرانی ناو مەحافەزەکان. من داوا لە وەزارەتی گواستنەوە ئەکەم و داوا لە بەڕێوەبەراتیەکان ئەکەم کە پێشنیار بخەنە بەردەست جەنابی وەزیر و ئەو مدەیە زیاد بکە و بۆی شۆفێران نەکەونە بەر ئەو غەرامەیە. و ئەگەر دیارە ئەم غەرامەیە بکرێ دیارە ئاڵۆزی و کێشە و بژێوی لەلایەن
شۆفێران و لێ دروست دەبێت خۆش بێ دیارەوەکو کاکجەلال ئاماژەی پێکردەوە بڕیارە داواکەن کە وادەکەی درێژ بکرێتەوە بۆ وادەیەکی تر ئێستا 3 مانگە زیاتر درێژ بکرێتەوە لە هەمان کاتدا بەشێک لە شۆفێرانی تەکسی نیگەرانن لە بڕیارەکە چونکە وادەکەی کەمە ناتوانن لەو ماوەی کە دیاری کراوە شۆفێران لۆگۆکانیان تازە بکەنەوە و لە هەمان کاتدا ئەگەر وادەکەی کۆتایی هات و شۆفێر هەبوو لۆگۆکەی تازە نەکردبێتەوە بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆوە گواستنەوە گەیاندن 500,000 غرامەی ئەو شۆفێران ئەو خاوەن تەکسیە دەکرێت دیارەوە جارێکی دیکە ینی نیگەرانی شۆفێرانی تەکسی لێکەوتەوە بۆیە داوا دەکەن بڕیارەکە درێژ بکرێتەوە و جارێکی دیکە پێداچوونەوەی پێدا بکرێت چونکە ئێستا کە کۆتایی پێهات و جارێکی دیکە 3 مانگ درێژ کراوەتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامێر عوسمان سپاس بۆ زانیاریەکان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای تەوەری دووەممان کەم تەوەرێمان هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمان دەکات کە باز لە گرنگی و پرۆژەی بەهای فەرموودە دەکەین. عیمران سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش دێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانتان شەیداخان ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە بێگومان وەرزی هاوینەوەی تر زۆرێک لە قوتابخانەکان پشوونە و بێگومان دایک و باوکانیش زۆر جەخت لەوە دەکەنەوە کە منداڵەکانیان خوێندەوار و بە ئەخلاق و بە ئەدەب و هاوکات منداڵێکی زیرەک و ژیر بێ بێگومان هەموو سیفاتە جوانانە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆ دەبێتەوە تا منداڵێک کە ئاشناکرێ بە فەرمودەکانی پێغەمبەر ئەوە تەواوی سیفاتە جوانەکانی ژیانی و هاوکات دوڕۆژێکی تێدا دەبێت. لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە پرۆژەیەک بە ناوی پرۆژەی بەهای فەرموودە لە واقعی کوردستان بوونی هەیە و لە سەرجەم شارەکان تا ئێستا خوێندکار و قوتابیان هەیە و نزیکەی 30,000 کەس لە سەردەستیەوان فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلمیان لەبەر کردووە. بۆ ئەمڕۆ بە پێویستمان زانی میوانداری کاک باوەڕ بکەین. کاک باوەڕ بەخێرێ. کاک باوەڕ لە دەستەی کارجێڕی پرۆژەی بەهای فەرموودەیە بۆیە لەوەیە بەشێکی زۆری ئامار و شتەکان لای ئەوان بێ بزانین پرۆژەی بەهای فەرموودە چییە. من حەزەکەم لەوە دەست پێ بکەم پرۆژەی بەهای فەرموودە من بەشێکم باس کرد بەڵام حەزەکەم لە زاری خۆتانیشەوە بە بینەرانمان بناسێنن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وسلم. پێشەکی دەستخۆشی لە جنابتان دەکەین کاک عیمرانگیان بەسەنەوەی ئاسمانی پێیان بۆ دەرفەتە لەسەر پرۆژەی بەهای فەرموودە کە دواتریش بە تەفاسیلی باس دەکەین بەس بە کورتی پرۆژەی بەهای فەرموودە پرۆژەیەکە تایبەت بە خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و وەک لە دروشمەکەشماندا هەروایە لە پرۆژەکەدا کە ئامانجمان زیاتر ئاشناکردنی تاکی کوردی مسلمانە بە ڕەفتار و گفتارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی لە ژیانی ڕۆژانەمەدا سودمەند بین لێ. الحەمدولله. فعلا هەستان کردو خەڵک سودمەند بووە کاک باوەڕ لەو پرۆژەی کە ڕاتانگەیاندووە. وەڵڵاهی لە فەزڵی خوای گەورە کە نزیکی وا بۆ 4 ساڵ دەچینەوە پرۆژەمان ڕاگەیاندووە الحەمدولله خەڵکێکی زۆر سودمەند بووە و خۆی عادەتەنەوە کاک عیمران کە لەو پرۆژەدا ئەویانەدا زیاتر بەرهەمەکەی قیامەتیە بەس خوای گەورە یعنی بینینی بەرهەمەکەت بەس جارێوە خوای گەورە فەزڵیەوەت لەگەڵ دەکات لە دنیادا پێش قیامەتیش بەرهەمەکەت ببینی الحەمدولله یعنی بەوەی کە بەشدار بوو پێیان بۆ ئێمە دەنێرن و نامەی دەستخۆشی و تەلەفۆنات چکە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ بەشداروان هەیە دەستخۆشیێکی زۆر هەیە قسەی دڵخۆشکە زۆرەکە بەشداروان زۆر ئیسفادەیان لێ کردووە. پرۆژەی بەهای فەرموودە کە ناسراوە بەلای بەشێکی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت گەنجان کەی و چۆن دەستی پێ کرد؟ پرۆژەی بەهای فەرموودە سەرەتا لە ساڵی 2017 مانگیدا ئەو پرۆژەیە کتابێک نووسرا 230 فەرموودە بوو. طبعا ئەو کتابە سەرەتا تەنها بۆ 40 کەس نووسرا. بەڵێ تقریبا 40 گەنجێک بوو وا دانرابوو بکرێتە منهەج بە ئەو 40 گەنجە بخوێن و ئیسفادەی لێ بکەن. بەس الحەمدولله هەر لە قۆناغی یەکەم ینی کە ئەوە بینرا هەر لەو قۆناغە ئەو ژمارەکە زیاد بوو سەرەتا تەنها ناو هەولێر بوو شارەکانی دیکەی گرتەوە الحەمدولله وردە وردە لە قۆناغ یەکەم دەرکەوت کە الحەمدولله خەڵک مشتاقە بۆ ئەو بابەتە ئیدی بڕیار دەرەکە بکرێتە سەرتاسەری ئەگەر ناسەرەتا تەنها بۆ چەند تەڵەبەیەک نووسرا بوو. باشە بۆ بەهای فەرموودە بۆ ناوی علومی شەرعیەکان نەبوو یان زانستی ئیسلامیەکان نەبوو بۆچین تایبەتان کرد بە فەرموودە؟ بەڵێ خۆی بەڕاستی لە کوردستان کاک عیمران چەندین مەرکەز و ڕێکخرا و ناوەندی تایبەت بە قورئان هەیە
کە الحەمدوللا جێدەستیشیاندارە چەندان ساڵە کە و ناوەندانراون جدەستیان دیارە فراغی باشیان پڕکەوتە بۆ کەسێک کە بیوێ شارزای قورئان بێ لە هەموو بوارەکان بەسۆک و فەرموودە یعنی بە تایبەت 4 ساڵ پێش شتێکی لەو شوازنەوە بڵم کە تایبەت بێ سەرتاسەری بێ ینی پرۆژەیەک جیاوازی هەیە کاک عیمران لەگەڵ مەدرسە ئەوانە مەدرسە تەڵەبە دەهێنی دایدەنێ و بە دەرس دەخوێنی و ئەوانە بەڵام ئیمە عامە لە منداڵێک کە تازە پێدەگا 15-16 ساڵ هەتاوەکو تەمانەوە کە دێڵم هەم بەشدارومان هەبووە ئافرەتێکی ماڵ باوکێک ینی تا کەسێکی بە تەمەنیش باپیرە و ینی هەمووی ئیسفادەی لێکات چونکە کتابەکەەوە نووسراوە زیاتر بۆ ژیانی ڕۆژانەیە نەوەکو بڵێم وەکو علومێک نووسراوە و الحەمدوللیلا تا ڕادەیەکی باش فەراغێکی فەرموودە پڕکراوەتەوە لە لای تاکی کورد باشە تاوەکو ئێستاکە پرۆژەی بای فەرموودە چەند قۆناغی تێپەڕاندووە بەڵێ لەو دقەیەکی ئێستا تێداین ناوەڕاستی قۆناغی شەشەممانە طبعا 5 قۆناغی تێپەڕیوە بەسەر کەوتووە الحەمدوللیلا هەر قۆناغە و کتابێک دیاری کراوە فەرموودەکانی ترەدانراوە کراوەتە کوردی طبعا فەرموودەکان و فەرموودی صحیحن و بڵاو کراوەتەوە بەسەر بەشدار بوواندا تا ئێستا الحەمدوللیلا نزیکی 5 قۆناغ بەسەرکەوتووی تێپەڕیوە تا ئێستا چەند بەشدار بوو سوودمەند بوونتان هەیە لەم پرۆژەیە الحەمدوللیلا لە فەزڵی خوای گەورە قۆناغ بە قۆناغ بەشدار بوو زیادی کردووە لە قۆناغی یەکەم کە وتم تەنیا بۆ 40 کەس بووە بەڵام بردەودا وای لێ هات خۆی دوو شتێک کاک عیمران ئەمە کتابەی دابەش دەکەین لەوانەیە 2000 کەس نای خۆی بنووسێ بخوێنێتەوە بەس ڕۆژی امتحان لەوانەیە 1000 کەس بێت یعنی عادەتەن 160-150 بەس ئەوانیش سوودمەند بوون هەیە بۆی ناگونجیان بەس ئەمە ئاماری ئەوتان پێ دەڵێن کە چەند کەس تاقیکاتەوە بە تاقیکردنەوە بەفعلەن ئەنجامی داوە قۆناغ بە قۆناغ زیادی کردووە دەتوانم بڵێم بە کۆی گشتی بەو قۆناغەشەوە نزیکی 30,000 کەس فەرموودەی لەبەر کردووە کە بەشێکی باشیان هەموو فەرموودەکان لەبەر کردووە یعنی ئەوە 250 فەرموودە و 230 فەرموودە کامل فەرموودەکانی لەبەر کردووە سبحان الله ڕێژەی سەدمان هەبووە لە ئەوەی کە 100% هەموو فەرموودەکانی بە تەواوی لەبەر بێ و لە نمرەی سەدی هێنابێ الحەمدوللیلا لە هەموو قۆناغەکان ڕێژێکی زۆر باشە بووە یعنی زۆر زیاتر بوو لەو کە خەڵاتانی کە مەدامانناوە ینی 100 لەبەرەوەی امتحانەکە بە شێوازێکە کەسێک کتابێکە 200 فەرموودەیەکە 200ەکەی لەبەر کرد دەتوان نمرەی تەواو بێن ئەمەش ئاڵۆزی و قورسی ناکەین لە پرسیارەکاندا بەڵکو تەنها ئەوەی دەربخا پرسیارەکان بە شێوازێک دادرێن کە ئەو کەسە هەر هەموو فەرموودەکانی لەبەر بێ بتوانێت 100 بهێنێ ینی بۆ شێواز دادرێ بۆیە بەپێ ئەوەی کە لەبەرڕستمان الحەمدوللیلا خەڵکێکی زۆر فەرموودەکانی بە تەواوی لەبەر باش بێگومان ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی بۆ ئێمە حیکمەت و هاوکات دەرسن ئێوە کام لە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگی پێدەن و زیاتر چ جۆرە فەرموودەیەکتان هەنێ و پەرتووکەکان و قۆناغەکانتان داناوە بەڵێ طبعا دواتر قسە لەسەر قۆناغی شەم دەکەین سەیری فەرموودەکان دەکەین کە فەرموودێک ینی بۆی لە بەردەستە و بینەرانش بیبین بەڵام بە قۆناغەکانی دیکە زیاتر هەوڵداوە ئەو فەرموودانەی کە کار لەسەر ژیانی تاکی موسڵمان دەکات لە ڕۆژانە ئەو فەرموودانە ئیش پێ بکرێت چونکە فەرموودەش بەشی چەند بەشێکی کە بابەتی ئەحکامە زیاتر دەبێ با بڵێن دیراسی لەسەر بکرێت و ئەوانە کە زیاتر حکم و ئەوانێتدا بەڵام ئەمە زیاتر هەوڵماندا ئەو فەرموودانە بهێنین کە زیاتر ئیش لەسەر بابەتە سلوکیەکان دەکات بابەتەکانی ڕۆژانەی موسڵمان دەکات چ لە هەڵوێستکردن مامەڵەکردن لەگەڵ خوای گەورە لەگەڵ خودی خۆی لەگەڵ دەوروبەر بەدایکە دراوسەیە خزمە منداڵە ینی تقریبا شێوازێکی زۆر شاملی گرتوتەوە فەرموودەکان کە ئەوانەی کە هێناومانە بەدەم هاتنەوەی خەڵک ینی بەگشتی خەڵک چۆن بەدەمەوە پرۆژەکانتان هاتووە لە ماوەی ڕابردوو واللهی لە فەزلی خوای گەورە الحەمدوللیلا کاک عیمران بەدەمەوە هاتنێکی زۆر باشەیە دەتوانم بڵێم چەند هۆکارێکەیە کە ئەوە وای کردووە کە بەدەمەوە هاتنی خەڵکە بێ ئەمە لە سەرتاوە ئەو پرۆژەیە کە دەستمان پێ کردووە نەکەوتومانە بێ لایە نەیاخود بەڵکو وتومانە هی هەموو لایەکە ئەوەی کە خۆی بە خزمەتکاری فەرموودە بزانێ هی هەر هەموو لایەکە ئەو پرۆژانە هەر کەسێک هەنگاوە کات بێتە پێش ئەمە سێ هەنگاو چوونە لێ پێشجار ڕێکخراوە حیزبە کەسی سەر بەخۆیە مامۆستای مزگەوتە بنکەیەکی هەر بنکەیەک بێ ویستویەتی بەشدار بکەن ئەمە
بەدڵخۆشی و چوینە لێ پێشوە خەڵکی الحەمدوللا لە ماوەی 4 ساڵە بووی سەلماوە کە ئامانجی پرۆژە چیە ئامانجەکەمان تەنها یەکشە تەنها بانگەشە نیە بۆ کەسێک بۆ لایەنێک بەڵکو بانگەشە و هێنانی خەڵکە کۆکردنەوەی خەڵکە لەسەر سفرخوانی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێستا وتر لە ناوەڕاستی قۆناغی شەشەمین قۆناغی شەشەمتان پێ کاتووە لە چی و چیتان بۆ ئامادە کردوون و چێن بەشداربووانی قۆناغی شەشەمتان؟ بەڵێ کاک عیمران لە ناوەڕاستی مانگی حەوت قۆناغی شەشەممان ڕاگەیاند لەبەر ئەوەی فرسەت بوو هاوین بوو و زۆرینەی منداڵان لە ماڵەوە دەوامیان نیە بە فرسەتمان زانی ئەو قۆناغە تایبەتکەین بە منداڵان و لە کتێبێکدا 6 فەرمودە کوکراوەتەوە. ئەم کتێبەیە پێما بێوانە؟ بەڵێ کتێبێک ناوی پوختەی باخچەی چاکەکاران بۆ منداڵی موسڵمان 6 فەرمودە کۆکراوەتەوە و طبع کراوە و فەرمودەکان هەمووی فەرمودەی وێنەدارە ئەگەر سیر بکەین نەکرد بەڵکو وێنە بۆ دەناو بەڵکو هەموو فەرمودەکان ئەو وێنانەی کە ئەگەر وێنەگرەکەمان هاوکار بێ نیشانمان بدە ئەمە وێنەکان تایبەت دیزاین کراون بۆ ئەو فەرمودەیە. یعنی ئەو کەسێکە وێنەکانی دیزاین کردووە تایبەت بۆ ئەو فەرمودەی دیزاین کردووە بە نمونە کە دەبینین لێرە باسی ئەوەی دەکات کە باسی تەوبەی ڕاست دەکا ینی منداڵێک چۆن فێری ئەوەی بکرێت منداڵێک دەبینی پێم ساڵسەلمێر دەفەرمێ ئەتائیب من ذەنبی کەمن لا ذەنب لە کەسێک کە تاوانی کردووە تۆبە دەکات وەکو وای ساوانێکی نەبێ دەبینین منداڵێک ئازاری منداڵێکی داوە لە وێنەی دووەم دەرکەوتووە کە پەشیمان بۆتەوە یعنی ئەوە سەرنجڕاکێشە بۆ منداڵ ئەو دیزاینان هەموو دیزاینەکانی تایبەت بوو وێنەکانیش هەمان تعبیری فەرمودەکانی دەدات دەتوانین بڵێین وێنەکان ڕاوەکاری فەرمودەکانە ینی شیکەرەوەی فەرمودەکان چکە دیزاینەرەکە وێنە فەرمودەکەی لە بەردەست بووە تێگەیشتووە ئەو جەر دیزاینێکی بۆ کردووە. ڕاست ئەگەر من نیشانی ئەوەکەم بدێ من حەزەکەم یەک شت بڵێم جگە لەوەی کە ئێستا بە پەرتووک لە بەردەستمانە ئەمە بە شێوازی تریش ئامادەتان کردووە فەرمودانە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ نمونە. بەڵێ ینی الحەمدوللا ئاسانکاریەکی زۆرمان کردووە بەشدار بووان لەگەڵ ئەوەی ئەو کتابە پێش دەستپێکردنی پرۆژە چاپ کراوە و بە نرخێکی زۆر هەرزان دێتەوە بەشدار بوو کە کتابێکی ملەوەنە و ڕەنگە ینی بەس بۆی خەڵک بەشداری بکە پرۆژەیەکی ئەو پرۆژەی سوود و ئیسفادەیەکی مادی تێدا نیە بەڵکو بۆ بەشداریکردنی خەڵکە و لەگەڵ ئەوەشدا ئەمە لە سەرتای پرۆژەوە پێم خۆشەکە عیمران ئاماژە بۆی بکەم من لە زۆرینەی شارەکان بەڕێوەبەرمان هەیە دەتوانین بڵین لە زۆرینەی لە پڕێی کەڵەوە بینەرە ناحیە قەزاکانی کوردستان بینەرمان بەڕێوەبەرمان هەیە کە با بڵین سەرافەتیە و منطقەی دەکات بۆ پرۆژەکەی کتابەکان لە ڕێی ئەوە دەدرێت بە بەشداربوون بەرمە بەشداربوویەک لە دووس خورمات و کتابەکەی دەوێت تەلەفۆن دەکات بۆ ڕقەمی دووس خورماتوکە ئێمە دامان ناوە کتابەکەی دەگاتە دەست یعنی بۆ هەموو شوێنەکان کتاب بەردەستە وەجگە لەوەش ئێمە ئەپلیکیشنێکی موبایلمان دروست کردووە هەم بۆ هەموو سیستەمەکانی موبایل کە تێیدا فەرمودەکان بە وێنە دانراون بە نووسین دانراوە و بە دەنگیش دانراوە چکە کاک عیمران ئەو جنابەت ئاماژەت پێکرد خەڵکێک بەشدارە لە تەواوی قۆناغەکان کە با بڵێین نابینایە لە ڕێ ئەو دەنگانەوە بەشداری کرد و توانیش نمرەی باش بەدەست بهێنێ ویان کەسانێکەیە بە نمونە توانای نووسینی نییە ینی لەوەی کە توانای نووسینی لەوان دەستی نەبیان خاوەن پێداویستی تایبەت بێ هەموو ئەوانە توانیوانە ئیسفادە بکەن لە پرۆژەکەمان. باشە کاک باوەڕ من هەر لەگەڵ هەڵدانەوەی لاپەڕەکان سەرنجم شۆ سەر دوو لە فەرمودەکان کە یەکێکیان هاندانی منداڵ بوو کە چاکە لەگەڵ دایک و باوکی بکە ئەوەی تریش ڕێزگرتن لە دایک و باوکی و ئەوەی کە دەیبینین فەرمودەکانی زۆر بە کورتی و هاوکات بە کوردیش نووسراوە و فەرمودەکان سەرجەمی وایە کە بە کوردی نووسیوتانە و بە کورتیش نووسیوتانە. بەڵێ هەموو فەرمودەکان وەریگەڕاونە سەر زمانی کوردیوە لەبەرەوەی قۆناغە تایبەتە بە منداڵانی خوار 17 ساڵ منداڵ و نەوجوانانی ژەگرێتەوە کەسێک نەگەیشت بێتە 17 ساڵ توانێت بەشدار بکات لە پرۆژێ لە قۆناغە لەبەر ئەوە ینی هەوڵ درا فەرمودەکان کورد بن گرنگ گەیشتنی پەیامەکەیە بەنهەجی ئەو کتابی چۆن بۆ کاک عیمران پێم خۆشە ینی سەیرێکی بکەین بۆی خەڵکی بیبینێ لە سەرتاوە کە دەستمان پێکرد تەمان ئەو کتابە 6 فەرمودەیە فەرمودەیەکەم و دوم زیاتر بابەتی ئیمانە بابەتی تەوحیدە باسی لا ئیلاهە ئیلا الله کە بنچینەی هەموو کارێکە دواتر ئەوەی کە پێمان گرنگ بۆ منداڵ ینی کاک عیمران بەعام ئێمە چیمان کردووە بەڕاستی سیرمان کردووە
پێشەوە یەک فەرمودایان برێن لە ئێستادا چ پێویستە بۆ تاک منداڵی کورد لە چ بابەتێک پێویستە هان بدرێ ئێستا چەندین فەرمودە لەسەر خۆشویستکردنی هاندانی بۆ نوێژ ڕۆیشتووە فەرمودە لەسەر بەناو فەرمودە تایبەتە بەوەی هاانی منداڵەکە دەدات کە لە ئێستاوە مزگەوتی خۆش بێ مزگەوت ماڵی بڕوادارانە هەر بە یەک دێری فەرمودەکە بەڵێ پێ سەڵاسەلەم دەفەرمێ المەسجد بەیت كل مؤمن مزگەوت ماڵی هەموو بڕوادارەکە لەوێشدا ڕسمی مزگەوتێک دانراوە بۆ شێوازە دواتر هاتوتە سەر بابەتێکی گرنگ کە چۆنێتی مامەڵەکردنی تەبانەوە هەم لەسەر نوێژ و ئەوانەیە چۆنێتی مامەڵەکردنی منداڵ لەگەڵ برادەرەکانی کە ئەو کێشانەی منداڵ لە تەمەنی منداڵدا ڕوبەڕووی دەبێتەوە لەوانە بەردەوام شەڕێتی حەسوودێکی زۆر هەیە لە بینی منداڵدا و بنمونە ئێستا فەرمودە باسی لادانی ئەزیەت و ئازار لە ڕێگادا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەزیەت و ئازار لە ڕێگەی مسلمان لە ڕێگەی خەڵک لابەرە وێنەیەک دانراوە منداڵێک خۆی دوولا هێناوەتەوە پەلکی مۆزێک لەسەر ڕێگە هەڵدەگرێت و دەزان لەوانەیە کەسێک نەیبینێت لەسەری هەڵکوڵیسکێ ئیدی کە منداڵەوە دەبینی لە زەهنیدا جێگیر دەبێەوە چکە لە بەریش دەکات چەندین جار ئەو وێنەیە دەبینێ و فەرمودی دێتەوە پێش پێمان وایە کە لە داهاتوودا بەرهەمێکی باشی دێ بۆ منداڵەوە بابەتێکی زۆر گرنگی ئەو فەرمودە ئەو کتابە بریتێ لە منداڵ هاندان چونێتی مامەڵکردن لەگەڵ دایک و با زیاتر لە چەندین فەرمودە لەسەر باوتە ڕۆیەوە ینی بنمونە سزای خراپبوون لەگەڵ دایک و باوک پاداشتی ئەوەی کە لەگەڵ دایک و باوکی باش دەبێت لەگەڵ ینی چەندی فەرمودە لەگەڵ ئەوی ڕۆژەوە تا باقی کتابەکە بکە بۆ شێوازەی دەڕوات چەندین بابەت تێدا لەسەر هاندانی منداڵ بۆ خوێنی قورئان مامەڵەکردن چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دراوسێ لەگەڵ میوان لەگەڵ خواردن ینی لە ئادابەکانی خواردن و ئادابەکانی پێشمەرگە ئادابەکانی لە دەرکەدانیشی تێدایە بەڵێ ئابەرەکانی لە دەرکەدان بنمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کاتێک لە دەرگاتدا بە منداڵێک دەڵێ کاتێک چوویە شوێنی لە دەرگاتدا کە لە دەرگاشتدا 3 جار لە دەرگاتدا وەڵام نەبوو بگەڕێەوە ئەوە یەکێکە لە ینی ئادابەکان کە پێ ساڵ باسی دەکات کاک باوەڕ وتان پرۆژەکەمان سەرتاسەریە بەڵێم کتێبەتان بە بادینیش ئامادە کردووە بۆ خەڵکی دەڤەری ئێمە دەڤەری بادینات دەمویست ئاماژەش بۆی بکەم کاک ڕەنگیان یەکێک لە جیاوازەکان دەتوانم بڵێم لە ئەو پرۆژە ئەوەیە سەرتاسەریە کە سەرتاسەریە پشتی شێری ناوچەی بادینان و دەڤەری بادنیان و پارێزگای دووهۆک و دەوروبەری کەوتووە کە ئێمە هەر لەسەرتاوە هەمان کتاب ڕاستەوخۆ وەرگێڕاوە یان با بڵێن کراوەتە زاراوەی بادینی بە زاراوەی بادینیش بەدەستە بۆ چووکە منداڵان لە ئێستادا لە دەڤەری بادینان خوێندن یان دیراسان بە زمانی بە زاراوەی بادینیە زۆرێکیان لە زاراوەی سۆرانی تێناگەن بە تایبەتی ئاسی سەرتا یەک پۆل یەک و دوانە الحەمدولیلا ڕێژەیەکی بەرچاویش لێ بەشداری کردووە لە فەزڵی خوای گەورە کاک باوەڕ بێگومان ئەمە مەسرفێکی جۆرە و هاوکات لەگەڵ ئەو هەموو خۆبەخشەیەتانە ئێوە ئەم پرۆژەیە هیچ دەعمێکی مادیە کرێ لەلایەن شخصێکی تایبەت دوان دەستگایەکی تایبەت و کەسێکی تایبەتەوە وڵی کاک ئەمرانۆک و شخصی تایبەت و دەستگای تایبەت ناوەڵا بەڵام ئەمە بەهۆی لە فەزڵی خوای گەورە و پاسمان کرد الحەمدولیلا بەرهەمەکە خەڵک بەرهەمی بینیوە لە هەر پرۆژێک کە سەرتا دەمانوێت دەست پێ بکەین تەمان پێم خۆش ئاماژە بۆی بکەم زیاد یان تەنها وەکو ستافی ئیداری و بەڕێوەبردن و ئەوانە کەمە لە نزیکی 45 بۆ 50 قەزا و ناحیە بەڕێوەبەرمان هەیە و دەستەی ئیداری و ئەو هاوکارانەی کە بەڕێوەبەرەکان خەڵکێکی ئێجگار زۆر هاوکارمانە هەمووشی خۆبەخشە هەمووشی کۆبووەوە بۆی خزمەتێکی فەرمودە بکەین کاک باوەڕ لە شارەکەی خۆشیان تاقیکردنەوەکان بەڵێ ئێستا بنمونە کفری کە با بڵێن لە سنووری کەلارە کتابەکە نێراوە بۆ کفری هەر لە کفری ئیمتیحان دەکرێت لەولا لە چۆمان لە سنووری قەڵازە لە لای ئێرانەوە لە سنووری بادینیان بۆ ئامێدی زاخۆ هەر لە شوێنەکە ئیمتیحان دەکرێت پرسیارەکە دەبرێتە ئەو شوێنە و سنووری پێنجوێن و هەورامانیش و لەولا شۆ سنووری وەک باسمان کرد مەخموریش و دووز و ئەوانەش بەشدارەوە پردێەوە وانێ الحەمدولیلا ینی شەیدانی فەرمودە لە هەر شوێنێک بنێوە نوێنەرتان لەوێ هەیە لە هەر شوێنێک توانی بێتمان تا ئەو پەڕی توانی بێتمان ئاسانکاری بکەن بڕوا بکە جاری وەها بۆ شوێنی وە بۆ 4 کەس ئیمتیحانی کردو تەنیا 4 کەس بەڕێوەبەرمان تایبەت کردو پرسیارمان بۆ ئەوێ ناردووە هۆڵمان دابین کردەوە بۆ 4 کەسە بێبەش نەبێ یان نێتە شارێکی نزیک بۆی ئازیەت نەکێشێ بۆ ئەو ئەم پرۆژەیەتان تایبەتە بە منداڵان بێڵمان بە خێوکەری منداڵانیش دایک و باوکیان پێیانتان چیە بۆ دایک و باوکان
والله كاك عمران الحمد لله پێم خۆش ئاماژ بووی کەم کە ئەو زیاد نزیک 15 بۆ 16 ڕۆژە ئەو پرۆژەیە ڕاگەێنراوە تایبەت بە منداڵان نەوجوانان پێشوازێکی زۆر گەرمی لێکراوە کە ئێمە ئەوڕۆ ناونووسین ڕدەگرین کیانی ئەو ڕێژەیە کە من لە تواناماندایە ئیدارەی بکەین گەشتوتە ئەو ڕێژە و ناونووسین ڕدەگرین ماشاءالله قرار بوو ناونووسین تاکەی بێ دیاریمان نەکرد چکوتمان خۆی مودەکەی کەمە نزیکی 27 ئیمتحانە واتە 25 ڕۆژێکی ماوە بەس عادەتەن ناونووسین چەند ڕۆژێک پێش امتحان ڕدەگرین ئێستا توانایمە هەر ئەوەندەیە وەک کتابیش بڕاوە لە زۆرینەی شوێنەکان الحەمدولله کتابێک کە دابین کراوە بڕاوە پێیانمان بۆ دایک و باوکانەوەیە بەڕاستی وەکو وەرگێڕی فەرمودەکان وەگەی کتابەکە لە سەرای لە پێشەی کتابەکە ئاماژەی پێکردووە لە دوو دێ ڕام پەیامێکی بۆ دایک و باوکانەیە ئەگەر دەتەوێت لە داهاتوودا لە ژێر سێبەری منداڵەکەدا بحەسێەوە لە قیامەتیش سوودمەند بیلێ لە دنیادا بە منداڵی خەمی پەروەردەی بخۆ بەڕاستی هاندانی منداڵەکەت ئاسانکارین بۆ منداڵەکان یان کە بەشداری بکەن لەو پرۆژانە سوودمەندی یەکەم خۆیانن دایک و باوکان کە چکە بەڕاستی ئەگەر بێت و بە فعلی ئەو فەرمودان لەبەر بکرێت و دایک و باوکان هەندەری ئەو منداڵی بن بە شێوازێک لە شێوازەکان لەوانەیە کۆمەڵک لە فەرمودەکان لە ژیانی ڕۆژاندا لە ماڵ ناوماڵ بەررسێکەکە بەشێکی باش فەرمودەکان باسی ناو ماڵە هەر سوودی بۆ خۆیە بێت سوودی بۆ دایک و باوکە دەرەجەیەک دەبێت ینی بەڕاستی کە بێت و هەندەر بێ بۆی منداڵەکەی بەشداری بکە پرۆژەی بای فەرمودە بەردەوام بەوە ناسراوە کە لەگەڵ جوانی پرۆژەکە و لەبەرکردنی فەرمودەکان و گرنگی فەرمودەکان بەڵام بەردەوام خەڵاتی گەورەشی بۆ بەشداربوون هەیە کێ و خەڵاتانەتان بۆ دابینەکە کاک باوە کاک ئیمرانگیان الحەمدولله بەهۆی ئەوەی کە بەرهەمێکی باشیە بۆ خەڵکی باش استجابە هەیە بۆ هاوکاریکردنی پرۆژە کەسێکی دیاریکراو نیان لایەنێکی دیاریکە و با بڵین ئەوە هاوکارە بەس لەسەر هەم قۆناغبن لە مانگی حەوت دەمانێ ڕابگەێنین حسابی خۆمان دەکەین خەڵاتێک دابین بکەین و لە ڕێی چەند کەسێکەوە هاوکاری کۆ دەکەینەوە خوا خێریان نووسی خوا پاداشیان داتەوە ئینشاڵڵا بۆ ئەوانش بۆتە سەدەقەی جاریە هەم لە چاپکردنی کتابەکە چکە کتابەکە وتم قازانج نەویستە بە نرخێکی زۆر هەرزان دەدرێت و ئێستا ئەو کتابە لە زۆرنی شوێنەکان بە 1000 دینار دەدرێتەوە تەنها بە 1000 دینار کە کتابێکی ملەوەنە و وێنەدارە الحەمدولله خەڵکی دیاریکراونی کە بڵێم هاوکارمانە بەڵام هەرجارە و چەند کەسێک هاوکاریمان دەکەوە الحەمدولله خەڵاتی گران بەهاش دابین کراوبن ئەو جارە جاران من حەزەکەم بڵێم جاران عەمرەتان دابینە کرد بەڵام جارە مناڵم ینی ناسنە عەمرە جارێکی دابین کردەوە وەڵی پارەمان پێ باش و چکە لە زوڵفی ئێستادا پێم وابێ هەر شتێک پارە دابنرێت ئەو پارە فراغی هەموو شتێک پڕکاتەوە بۆ خۆ بەژار بوو ئەو کەسێکی خەڵاتەکە بوو دەرەچێت لەوانەیە باشتر بتوانێت استفادە لە پارە بکات یەک تا شەش کەس سێرتا بڕی 1 ملیۆن دینار خەڵاتە دواتر بڕی 500,000 دینار بۆ چەند کەسێک دواتر بڕی 250,000 و 80 کەسی دیکە یعنی لە کۆی گشتی 100 کەس خەڵات دەکرێت لە ناو ئەو پرۆژەیە و پێم خۆش ئەوەش بڵێن ینی جارانی ڕابردوو هەموو جارێک چەند خەڵاتمان دابین کردووە یان ئێمە بەڵێنمانداوە بە خەڵک کە 100 خەڵات دابین کەین کە ئیستیجابەی خەڵکمان دیەوە خەڵک هاتۆتە پێش و خەڵکی زۆر بەژاری کردو نەمانویستە خەڵک بێ ئومێدکەین خەڵاتێکی تاتوانیمانە خەڵاتی زیاترمان دابین کردەوەی کە بڕی وعدمانداوە ئینشاءالله ئەو جار شوا دەکەین ینی ئەگەر بتوانین ئەمە دەتوان لەو 100 خەڵاتی بەڵێنمانداوە هەوڵ دەرین زیاتری دابین کەین ئەگەر توانامان هەبێ ئینشاءالله بەردەوام خەڵاتەکانتان باش بوون ئینشاءالله ئەو جارش جێگای ڕەزامەندی هەموو لایەکە بێ ئینشاءالله پرۆژەی بەهای فەرمودە جێگای شانازیە بەڵام پێم بڵێ لە دوایم قۆناغە چیتانە بێ طبعا ئەو قۆناغی شەشەمە من لە بەرنامەماندا هەیە ئینشاءالله هەتا وەکو عمر بەردەوام بێ بەهاک فەرمودەش بەردەوام دەبێ هەر جارە و بە شێوازێک ئەمە با بڵێن ئیشە سەرەکیەکەمان ئەوەیە کە کتابێک دابین دەکەین و ئیمتحانی تێداکە لە زۆربەی ناوچەکانی کوردستان و تاقیکردنەوەی دەکرێت دواتر بەژاروان خەڵات دەکرێن و بڕوانەوان پێدەبەخشێت بەڵام لە زمنیەوە چەند کتابێکمانە من چاپ کردو ینی بەس هەر لە زمنی ژیانی پێ و فەرمودە و ئەوانە زیاتر ئێمە پرۆژەی بەهای فەرمودە بەو ئاراسەیە دەڕوا کە ئینشاءالله بە هەر ڕێگایەک بگرینە بەر بۆ ئەوەی تاکی کورد ئاشنای بە فەرمودەکەی سەلەم و لە ڕۆژانە ئیسفادەی لێ بکات ئینشاءالله وەکو قۆناغیش ئێستا لە قۆناغی شەشەم داین پشتیوان بەخوای گەورە قۆناغی حوتەم و هەشتەم و نوێم و دەیەمیش قۆناغی حوتەم هیچ پلانێک هەیە کە دووبارە تایبەت بێ بە منداڵ یانەوە چکە دوو قۆناغتان تا ئێستا تایبەت بۆ بە منداڵ قۆناغی چوارەم و شەشەم تایبەت بە منداڵ بەڵام ئەو قۆناغی داهاتوو تایبەت نابێ بە منداڵ و چکە ئەو قۆناغش بۆ تایبەت بە منداڵ هاوین بوو منداڵ وتماوە فراغ بۆ منداڵ پڕ بکەینەوە ئینشاءالله
لە داهاتوێکی لە دوای ئەوە قۆناغی هاتەم ڕادەین بەس وەکو ئێستا بە تاقیقی دیاریمان نەکردو کە تایبەت بە بەکێ با حەزەکەم هەم کۆتا پەیام تووە پرسیارەشە لێ بکەم تا چەند گرینگە دایک و باوکان گرنگی بە فەرموودە بدەن و هاوکات گەنجانیش کە لە ژیانی خۆیان لە قۆناغەکانتر گرنگی فەرموودە لە چیدا و چیمان پێدەگەێنێ لەشیە بڵێ کاکی عیمران طبعا الحمدلله من نزیکی 4 ساڵ لەگەڵ فەرموودە هەڵدەسین و دەژین و ئەوانە ئەنی بەڕاستی ژیان لەگەڵ فەرموودەی گرنگیدان بە کەسێک بە کوتەکانی واتە گرنگیدان بە خودی کەسەکە پێشم وایە هیچ کەسێک شایستەتر نییە لەوەی کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم گرنگی پێ بدرێ بەوتەوە بە ئامۆژگاریەکانی بە تایبەت خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دینە لە ئیسلامدا خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێن کەوتنی بەشێکی عەقیدەیە لە بابەتی ئیمانی مرۆڤەکەدا بۆیە بەڕاستی ئەمن وەکو خۆم وەکو ئەزمموی خۆم چەندین جار فەرمودەم بەرچاو کەوتووە یعنی کە پێشتر نەمبیستووە تێگەیشتوم کە ئەو فەرموودەیە پێ ساڵ سەلەم هیچ مەجالێکی بەجێ نەهێشتووە بۆ کێشە و مەشاکیلەکانی ڕۆژانەی گەنج و چونکە پێ ساڵ سەلەم لە هەموو بوارەکانی ژیان پێشەنگ بووە لە بواری خێزاندایی بواری باوکاتی هاوڕێتی بواری سەرکردایەتی ینی بۆ هەموو کەسێک دەتوانێت ئیسفادە لە فەرمودەکانی پێ ساڵ سەلەم دەستە خۆش بە کاک باوەڕ زۆر سپاس بۆ خۆتان و پرۆژەکەتان و بە ئامادەبوون عەفوەن لە کۆتاییدا بەس ئەوەندە پێخۆشانی وەکو پێ ساڵ سەلەم دەفەرمێ ئەوەی سوپاسی خەڵک نەکات سوپاسی خوای نەکردووە بەڕاستی وەکوتم پرۆژەی بەهای فەرموودە بە کوتی هەموو کەسێک ئەمە زۆر سوپاسی هەموو کەناڵەکان دەکەین بەتایبەت کەناڵی ئاسمانی پێیان کە هاوکارمان بوون لە پرۆژەوە هەموو ئەو ڕێکخرا و لایەن و مرکز و ناوەندانەی کە هاوکارمان و مامۆسانی مزگەوت و کەسی بێلایەن کە هاوکار بوو لەو پرۆژەیە و هەر تاکێکی کە دەستێکی گرتوین بۆ ئەو پرۆژێ بەڕاستی بە پێیسیزان بە ناوی سافی بەهای فەرمودەوە لە ناخی دڵمانەوە سوپاسیان بکەیت ئێمە وەکو کەناڵی پێیان بە ئەرچی سەرشانمان نەزانین ئیسلام لە هەر شوێنێک پێویستی بە ئێمە بێ ئەمە خۆمان بە خزمەتکارەزانانی ئێمەش پێتانەوە سەربەرزین زۆر سپاسە دەکەین کاک باوەڕ بەڵێ زیزان و خۆشەویستان ئەمە ئەو تەورەیە بوو لە شاری هەولێر پێشکەشم کردم بەو هیوایە کە هەموو لایەکمان منداڵ و ڕۆڵەکانمان و هاوکات خۆشمان پەیوەستکەین بە پرۆژەکانی بەهای فەرموودە و هاوکات فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت بەڵێ بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و کۆنتترۆل و هاوکارم شەیدا عیمران بەگەڵ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن لە تەندروستێکی باش و ئاراما بن خۆتان بە دوور بگرن لە قەرەباڵخی و وەروەها لە خوای گەورەتان پارێزێ لەوەی کەوا توژی کۆڤید 19 ببن ماسک ببەستن ئاسوودە و کامەران بن تا پرۆگرامێکی تر پێتانەگەینەوە بە خوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ